ویستەکان دیسان جارێکی تر بە یەک گەیشتینەوە لە ئەڵقەیەکی نوێی گەشتی باخچەکان. گەشتی ئەمڕۆمان لە باخچەی منداڵانی شنەیە. فەرموون بینەری بەرگە و بابەتەکانمان بن. یەکێکم لە ئەندامانی ئەم باخچەیە مامۆستام وەکو ئەرکی سەرشانی خۆم هەڵدەستەم هەموو ڕۆژێ بە پێشوازیکردنی منداڵەکان منداڵە چاوگەشەکان لە ژووری چیرۆکم بە جۆرەی ئەو منهەجەی کە هەمانە هەموو ڕۆژێک منهەجەکەیان بۆ منداڵەکان بەس دەکەم و چیرۆکێکیش لەسەری بۆیان دەجێڕمەوە. بەنسبەت دەرزەکەی خۆمەوە مناڵ زۆر حەز لە چیرۆکەکات زۆر جۆشی لێگرێ کاتێککە من چیرۆکە ئەگەڕمەوە دوایش لیانە پرسمەوە مناڵەکان هەستەکەم بە زۆریان لە چیرۆکەکە تێگەشتونە و حەزیشەکەن کە هەموو ڕۆژێ بێنە ژوورەکەی من. جا بەنسبەت هۆی مناڵەکان چۆن لە بابەتەکە تێگەن ئێمە هەموو ڕۆژێ ئامادەکاری خۆمان کردووە وەسائلی تعلیمیمان لەگەڵایە چیرۆکەکانمان حازر کردووە هەتاکو مناڵەکان بۆ شێوەیە تێبگەن کە ئێمە ئەمانەوێت. جان باش. ناوت چییە؟ ڕۆز. ڕۆز ناوی بابەی چییە؟ ئاشتی. ئافرین ڕۆز ئاشتی. ڕۆز ئەدی ناوی باخچەکەت چییە؟ باخچەی شنە. ئافرین. ڕۆزەخان ئەو ئاژەڵانی لە دارستان دەژین چی و چینە؟ شێر، ڕیوی، پلنگ. ئافرین. باشە شێر ئاژەڵێکی گیاخۆرە یان گۆشتخۆرە؟ گۆشتخۆر. ئافرین زۆر سوپاس. شیانی نییە. ڕۆژ باش. جانت باش. ئافرین. ناوت چییە؟ سێڤدا. سێڤدا ناوی بابەی چییە؟ سەلیم. سەلیم. سێڤدا سەلیم. ئەدی ناوی باخچەکەت چییە؟ باخچەی منداڵان شنە. ئافرین. ڕۆزەخان باشە زستان ساردە یان گەرمە؟ ساردە. ئافرین. دەبی لە زستانان چی لەبەر بکەین؟ هەر تیشێرتێکیان چاکێت توشتیش لەبەر بکەین؟ چاکە توشتیش. چاکێت و چی؟ قەمسەڵا و کڵاو. ئافرین گۆرەوی و پێڵاو. زۆر سوپاس.
ڕۆزە خان ڕۆژ باش شان باش ناوت چییە؟ سعد سەهر ناوی بابەی چییە؟ سعيد ئەدی ناوی باخچەکەت چییە؟ عاصم داڵانشنا ئافرین سەهەند لە زستانان دەبی ئەمە شتی سارد بخۆن یان گەرم؟ گەرم ئافرین دەبی ئایسکرێمی بخۆین؟ نا لەبەر چ؟ لەبەر قورتمان ئافرین زۆر سپاس پەریا کچی شیرینم ئەوە بۆ دەگری باوکە چۆن نەگریم دایکم ناڵێ بچم لە کۆڵان یاری بکەم لەگەڵ ڕەفیقەکانم چی؟ یاری چی؟ بچیتە کۆڵان؟ ئەی نازانی نەخۆشی کۆرۆنا هەیە؟ کۆرۆنا چییە باوکە؟ کچم کۆرۆنا نەخۆشیەکی زۆر ترسناک و کوشندەیە تاکو ئێستا هیچ چارەسەرێکیان بۆ نەدۆزیوەتەوە جا من چی بکەم باوکە؟ ئەمەوێ زیاتر بۆم ڕۆنکەیتەوە کچی شیرینم کۆرۆنا نەخۆشیەکی هەروەک و پێم وتی زۆر کوشندەیە جا بۆ ئەوەی ئێمە بەرگری لەم نەخۆشیە بکەین دەبێ ڕۆژانە ئاوی پرتەقاڵ و ئاوی لیمۆ زۆر بخۆین لەگەڵ سەوزە و دوورکەوینەوە لە خواردنی گۆشتی سوور و هەروەها شتی شیرین ئەبێ خۆشمان پاک و خاوێن ڕابگرین ئێ باوکە من منداڵم زۆر پاک و خاوێنم بەخوا ڕۆژانە زۆر خۆم پاک و خاوێن ڕاگرم کچی شیرینم ئاخر هەر ئەوەندە بەس نییە ئەبێ زێر سێشت هەیە ئێمە ڕێنمایی بکەین ئەم سێشتش چییە هەروەک پێم وتی ئەبێ ڕۆژانە کە چوویتە دەرەوە ماسک ببەستین دوورکەوینەوە لە شوێنی قەرەباڵغ هەروەها ڕۆژانە 4 تا 5 جاریش دەسەکانمان بە ئاو و سابوون بشۆین ئەی باوکە ئەگەر بێت و ئەمانە بکەم ڕێگان پێ دەدەی بچم بۆ کۆڵان نەخێر کچی شیرینم ئەی پێم نەوتی هەتاکو ئێستا چارەسەری ئەم نەخۆشییان نەدۆزیتەوە بۆ ئەم مەبەستە دەبێت ئاگاداری خۆمان بین و خۆمان بپارێزین زۆر سپاس باوکێکیان بۆ ئەم زانیاریانە ئیتر منداڵان ئێوەش هەروەکو باوکم وتی ئەبێ ڕۆژانە ماسک ببەستن لە شوێنی قەرەباڵغ دوورکەونەوە و لە هەمان کاتیشدا ڕۆژانە 4 تا 5 جار دەسەکانتان بە ئاو و سابوون جوان جوان بشۆن گوێتان لێ بۆ منداڵان؟ زۆر سپاس منداڵان هیوادارم ئێوەش پابەند بن بەم ڕێنمایە تەندروستیانە بۆ ئەوەی بەرەنگاری ئەم نەخۆشیە بین تاکو نەخۆشیەکە لە ناو بەرین
ئەمەوێت چیرۆکێکی خۆشتان بۆ باس بکەم منداڵان گوێم لێ ڕابگرن چیرۆکێکی خۆش لەسەر وەرزی زستان هەبوو نەبوو لە ڕۆژان کەس لە خوا گەورەتر نەبوو و کەسیش لە بەندە بچووکتر نەبوو دوو ڕەفیق هەبوون یەکێکیان ناوی ئاریا بوو کچەکەش ناوی پەریا بوو هەموو ڕۆژێ بەیەکەوە ئەڕۆیشتن بۆ باخچەی منداڵان ڕۆژێکیان ئاریا کە شەو بەر لە ئەوەی بخەوێ دەم و ددانی خۆی جوان بە فڵچە و هەویری ددان نەشوشت ئیتر ئەو خواردنەی کە ئێوارە خواردبووی هەمووی لەسەر ددانی مایەوە ئیتر پابەند نەبوو بە ڕێنماییەکانی تەندروستی و ئامۆژگاریدا و بابە و مامۆستاکانی بەیانی کە لە خەو هەڵسا ددانی ژانی کرد جا منداڵان با بزانین ئاریا چی کرد بۆ ئەم مەبەستە ئای باوکە ددانم زۆر ژانەکە ددان وی خوا بەم بەیانی چێ ئاوا زوو لە دەرگەی ماڵەکەمانەدا ئاریا ئەمە بۆ خۆت ئامادە نەکردووە ئەوە من پەریا هاتوومە بەدوات بۆ ئەوەی بەیەکەوە بچین بۆ باخچە بەخوا ناتوانم بێم بۆ باخچە ئێ بۆ ددانم زۆر ژانەکە ناتوانم سەریشم ژانەکە لەگەڵی ئێ بۆ ددانش ژانەکە دوێنێ شەو بەر لەوەی بخەوی دەم و ددانش شوش بە فڵچە و ماجون نەخێر نەمشوش ئیتر خۆراکی لەسەر مایەوە ئاخر بەینی خۆشمان بێ دوێنێکە زۆر شیرینیم خوارد لەگەڵ کۆلا و چپس چی ئەی مامۆستا نەیوت نابێ کۆلا بخۆن جپس بخۆن لەگەڵ شیرناتی هەفتانە یەکجار ئەبێ ئەمە شیرینی بخۆین ئەگەر بێت و زۆر شیرینی بخۆین ئەوە ددانەکانمان کلۆرە بێ و ڕەشە بێ بەخوا پەریا من بەگوێ مامۆستاکەی خۆم نەکرد بەگوێ دایە و باوک بەشم نەکرد جا لەبەرەوە ددانم ژانەکە ئەمڕۆ ناتوانم بێم بۆ باخچە دەباشە باش ئێستا لەگەڵ دایە و بابە بڕۆ بۆ خەستەخانە بۆ ئەوەی ددانەکانت چارەسەر بکەی لای دکتۆر زۆر سپاس دەکەم پەریا داوای لێبوردنیشەکەم کە تۆم ئەزیەت داهاتیتە بەر دەرگای ماڵمان دەباشە من ئەڕۆم بۆ باخچە خواحافیز منیش لەگەڵ دایە و بابە ئەڕۆم بۆ دکتۆر خواحافیز باخچەکەم لە ساڵی 2004 دامەزراوە زۆر بەڕێوەبەری بەڕێ کردووە منیش یەکێکم لەو بەڕێبەرانەی کە لە ساڵی 2016 دەستم پێکرد لێرە سەرەتا هەموو ساڵێ دەست پێ دەکەین بە پێشوازی منداڵ وەرگرتنی لە قۆناغی 4 و 5 ئیساڵانە پێش قوتابخانە لێرە هەموو ستافی باخچە بە مامۆستایەکان و بە چاودێرەکان و پێشوازیان دەکەین ستافی باخچەکەم پێ کاتیە لە دە مامۆستای فعالی و دوانە بێژم هەیە و 8 چاودێرم هەیە لەگەر باغەوان و پاسەوان ڕۆژانە هەڵدەستین بە چاودێری منداڵەکان خنجیلەکانمان بە پێشوازی هەموو ڕۆژ بەیانیان دێنە باخچە لێرە
لەسەر ڕێنمایی پەروەردەیی و هۆکاری فێرکردنەکان بەکاردێنین مامۆستایەکانم زۆر بە ڕێکوپێکی وانەکانی خۆیان دەڕێنەوە لێرە قۆناغی 4 ساڵی و 5 ساڵیەکان لە هەردوو قۆناغ خوێندنیان خوێندنێکی زۆر ڕێکوپێکە کە بەنسبەت مادەکانی کە ئەو وانانەی دەیخوێنن وانەکانی لە وەزارەتی پەروەردە بۆمان هاتووە دەیخوێنن خۆشم لێرە سەرپەرشتیاری باخچەکەی دەکەم. خۆشەویستەکان بەم جۆرە هاتیێنە کۆتایی ئەڵقەی ئەم جارەمان تا ئەڵقەیەکی تر و بەرنامەیەکی تر